سڵاو بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر دێمەوە خزمەتتان لە بەرنامەی دیالۆگدا. ئازیزان، ماوەی چەند هەفتەی ڕابردوودا وڵاتی سوێد تووشی قەیرانی سیاسی بوو. بە جۆرەیەک بۆ یەکەمین جار لە توولی ژیانی ئەو وڵاتەدا سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە مەجبور بە پاشەکشە لە پۆستەکەی بوو. هۆکاری ئەم مەسەلە چی بوو؟ دەوری نەقشی پاڕلمانتاران لەسەر ئەم مەوزوعە چی بوو؟ و هەروەها یەکێک لە ئەو کەسانەی کە دەور و نەقشی زۆر گرنگی بوو لە یەکلایکردنەوەی وەزعیەتی سیاسی پارلمانی سوێد و دەوڵەتی سوێد، هاوڕێ ئامینە کاکەباوە بەشداری ئەم بەرنامەیە کە مەسەلەکە تاوتویەکەین. هاوڕێ ئامینە بەخێربی بۆ بەرنامەی دیالۆگ. سڵاو بۆ ئێوە بۆ بیسەران و بینەرانی بەرنامەی دیالۆگ، زۆر سوپاس. ئەگەرە کرێ بە کورتی پێمان بڵێ ئەو قەیرانە بۆچی سەری هەڵدا؟ چی بووە بوو بەهۆیەوە کە سەرۆکوەزیران پاشەکشە بکات لە پۆستەکەی؟ دیارە هەر وەک خۆتانیش ئاگادار هەن دەوڵەتی سوێد لە وەختێک کە پێک ئینتخابات بوو 2018 نزیکی 4 مانگ زیاتری پێچوو کە دەوڵەت پێک بێ بە خاتری ئەوەی کە سوسیال دموکراتی لەگەڵ ئەو بەرەی کە بڵێن چەپە و ئەوەی حیزبی ژینگەی لەگەڵا ئەقلیەتان بۆی کە دەوڵەت پێک بێ و ببێتە ئەکسەریەت سوسیال دموکراتی هات لەگەڵ حیزبی لیبراڵەکان و لەگەڵ حیزبی سنتەر، دوو حیزبی برژوازین لەگەڵ ئەو دوو حیزبە دەوڵەتی پێکێنا. جا لە وەختەشدا کە دەوڵەتی پێکێنا لە 72دا نەخاڵدا نووسیان کە وەکو پرۆگرام وەکو بە ئیسلاح کە بەرنامەی بەرەو پێشچوون بۆ ئەم مانداتە کە 4 ساڵ بێت. لەوێدا من ئەو وەختە لەگەڵ حیزبی چەپ مابووم 2019 چونکە لە ئاخری 2018 ئینتخابات بوو. لە ئەو وەسەتانی لە ئەوڵەکانی 2019 کە دەبێت بە یانەواری ئافتال ئەوە مانگی ژانڤیە بوو. لەوێدا حیزبەکەی من کە تێیدا بووم حیزبی چەپ قبوڵی کرد کوتی دوودانە خاڵی لەو 75 خاڵە ئەگەر دەوڵەت بڕواتە بەرەوە ئەوانە ئیجرا بکە ئێمە ناهێڵین. خاڵی یەکەمەوە بوو کە مەسەلەی قانونی کار کە لێرە لاسی پێدەڵێن ئاربێسرێت قانونی کار کە خراپ بکەن و قانونەکە نزیکی 75 ساڵی عمرە بۆی کە دەستکردی چینی کرێکار و خەباتی کرێکارانە و ئەوەیان دەستی وەردا حیزبی چەپ هیچی نەکرد. بەڵام بۆ ئەوەی کە مەسەلەی کرێخانوو کە ماڵی تازە دروست ئەکردرێ، ینی 1% ماڵی کریا لە وڵاتی سوێد 1% کە دروست بکردرێ، ئەوە کرێکانی لە قەولی قانون دەستی پێڕاناگرێ، بەڵکە ئەو کەسێک کە دروستیەکە ئەو کارخانەی ئەو شرکەتەی کە دروستیەکە لەگەڵ ئەو کەسێک کە ماڵەکە بەکرێ دەگرێت. دیارەوە شتێکی خراپە. هەر ئێستا 4-5 ساڵەوای لێ هاتووە لەو شارە گەورانی وەکو یەتۆبۆری و ستۆکۆڵم و ئەوە ماڵ دروستەکەن، دەوڵەت نازانێ دەستی پێڕاناگا ماڵ بە 20,000 دروستەکەیانی بە 20,000 مانگانە دەیدەن بکرێ. ئەوە هەر ئەو ماڵانە ئێستش هەیە لە یەتۆبۆری، لە مالمێ، لە ستۆکۆڵم، لە منتەقایەکی کە زۆر دەوڵەمەند نشین لای ئاو. مەسەلەن ئەوە حیزبی چەپ بەداخەوە بۆ ئەوانە هیچی ناوت، وەلی ئەم دەوڵەتەی شێوان قانونی کاریان شێوان هیچی نەکرد کە زۆر ئەیدۆلۆژیە ئەمەیان کرد لەگەڵ سواری دموکرات کە سواری دموکرات هاتن ئەم قانونە بێنن لە ئیجرا بکردرێ. ئیجراژ نەدەکردرا ئێستا، ینی یەکدانە بەڕەسیان کردووە کە ئایا ئەو خراپکاریانەی کە دێت یا ئەو چوزانم شتە نێگاتیڤانەی کە ئەم قانونە پێشی دێنێ لەگەڵ ئەوەی کە شتە باشەکانی چییە. لەو هەلومەرجەدا حیزبی چەپ کوتی نا، ئەم قانونە نابێ هەر بێت و ئەوە بێت ئێمە دەوڵەت دەڕوخێنین. و ئەو حیزبەی ڕاستەکانیش کە زۆر چوزانم ڕاستیست کە هەن بەڵام زۆر ناسیۆنالیستیشن، حیزبی سواری دموکرات ئەوانیش دەستیان پێش خست و لە قەولی قانونی سوێدەوە ئەگەر یەک حزب یا 35 ئەندام پارلەمان لە 349 35 ئەندام پارلەمان
داوا بکە لە بەرپرسی پارلەمان کە ئێمە ئەو دەوڵەتە دەڕوخێنین یا ئەوەیە کە متمانە نەدەن بە حەولە دەین کە دەوڵەتێک بڕوخێنین دەکردرێ. ئیتر وەختێک سوسیال دموکراتی و حیزبی سنتەر و حیزبی لیبراڵەکان حاضر نەبوون دابنیشن لەگەڵ حیزبی چەپ ئەو کارەکەن و لەگەڵ حیزبی سواری دموکرات چونکە 63دان ئەندام پارلەمانی هەیە و حیزبی چەپ کە چەپە و 28 دانەی هەیە بە منەوە ئەویش چونکە من خۆ لەگەڵیان نیم بەڵام لەسەر لیستەکەیانم پس ئەوان دەکرا ئەملا ناکرا ئیتر ئەوانیش پەپولیستن و حاضر بوون ئەو کارە بکەن دەوڵەت بەرحاڵ 9 ڕۆژبەر لەوە 10 ڕۆژبەر لەوە ڕووخاو سەرۆک وەزیران لەو دەنگەدا ئەو نەیە ناو بەڵام من هەر لەوێدا ئەو ڕۆژە لە پارلەماندا من دەنگی خۆمم هەڵبڕی وەکوتم من هەرگیز وەختێک کە ڕۆیشتمە ناو لیستەوە کە ببم بە عزوی پارلەمان 2018 قەولمدا بە هەموو ئەو کەسانی کە من انتخابەکەن من هەرگیز لەگەڵ حیزبی ڕاستیز نەچمە یەک خەتەوە و هەرگیز ڕێی نەدەم هەرچەند کارەکەی سوسیال دموکراتیم پێم غەڵەتە کە لەگەڵ حیزبی چەپدان نەنیشتن پێم غەڵەتە ئەسڵەن ئەم خصوصی سازیانە ئیدامە دەدەن بەڵام ئەمە ڕێگەیەکی دروست نییە لە کاتێکدا کە وڵاتی سوێد لە قەیرانی اقتصادی بە خاطری پاندەمی کۆڤید تاوی ئەمانە هەیە و ئوسولەنیش بۆ من بە ئوسولیت نازانم کە لەگەڵ حیزبی ڕاستەکان ئەو ئۆلترا ڕاستەکان بێم ڕێی بدەم حیزبی چەپ ئەوە دەکەم من ئەوە ناکەم هەر واش بردمەوە چونکە هەر لە ئەوەڵیشدا ئەوەژەتمەوێ بڵێم کە 2018 ئەم قانونە هات من بە حیزبی چەپم کوتم ئەگەر بێمە پارلەمان دەنگ بدەم من دەنگی نادەدەم چونکە دەزانم ئەمە زۆر شتێکی خراپە هەر کات بێ ئەم دەوڵەتە دەڕوخێ چونکە ئەم دەوڵەتە لەسەر یەکدانە بەنی باریک بەندە ئەو بەنە دەپچڕێ هەرواژ بوو بەداخەوە لەم ماوەدا کە کوتم بە حیزبی چەپ لە پارلەمانیشدا کە داوام کرد قسەم کرد ئەو دووشەممەکەی پێشوو وتم ئەمن ڕێی نادەم لەگەڵ ڕاستەکان و حیزبی چەپ بۆی کە سەرۆک وەزیر لا بچێت بە خاطری ئەوەی من لە ئەوڵەوە ئەو دەوڵەتەم قبول نەبووە حیزبی چەپیش بە قسەی منی نەکرد ووایان کرد لە من کە من نەڕۆم ئەو ڕۆژە بۆ پارلەمان خۆم نەخۆش خست کە لێ چونکە وەک عزوی پارلەمان تۆ ناتوانانی بەبێ ئیجازە لەوەکانە نەبی دەبێ حتمما نەخۆش بێ یا دەلیلێک ببێ جا ئاوا بوو خودی ماجراکە بۆیە لەسەر ئەوە بوو بە دوێنە کەش هەوڕە ئەمینە ئێوە ماوەیەکە کە لەسەر لیستی حزبی چەپ نەماون وەکو تاکە کەس بۆ خۆتان لە پارلمانە بەشداریەکەن ئەو ڕۆڵەی ئێوە هەتاکو ئێستا چەنە تەسیری بووە بەتایبەت لەسەرەوەی کە لەو انتخاباتە کە ئەبوایە 175 ینی دەوڵەتی سوێد دەبواە بەشی دەوڵەت کە ئەمێ ئەبێتە سوسیال دموکراتەکان و حزبی ژینگە ئەوانە 175 ڕێیان ببوایە ئەو ڕێیە ئێوە تاسیری زۆر بوو لەو بابەتەوە بێ زەحمەت تۆزیحێکی کورتیشمان بۆبدە بەڵێ وایە کە بەری ڕاستەکان 174یان بوو چونکە لیبراڵەکان ئەو ئەگەر ئەم سەرۆک وەزیرانە دەنگی نەهێ ناو 8 ڕۆژ بەر لەوە لە پارلەماندا ڕوخای ترکوتیان ئەم بەندوو بەساتەی کە هەیان بوو لە ناوی ژانویە قانونی ژانویەدا کە دەوڵەت پێک بێنێ ئەو 72 خاڵە ئیتر لاچوو چونکە حیزبێک نەما حیزبە لیبراڵەکان کوتی ئێمە 2% دین و دەڕۆینە لای ڕاستەکان ینی بەشی کۆنسەرواتیڤەکان وەکو مۆدەرات و ئەوە جا لەبەر ئەوە ئیتر ئەم لە ئەکسەریەتی نەما بوو بە ئەوەی ئەو لای ڕاستەکان بوو بە 174 ئەم لاش حیزبەکانی چەپ و حیزبی ژینگە و حیزبی سوسیال دموکراتی و حیزبی سنتر کە قەولی داوە هەرگیز لەگەڵ ڕاستەکان و لەگەڵ سواری دموکرات ئۆلترا ڕاستەکان ڕێی نەدا ئەوان بە دەنگی منەوە دەبوونە 175 دەی سەرۆک وەزیرانی ئەو 175 دەویست ینی دەبواە ئەو 175 دەنگی دژی نەبوایە منیش یەک دەنگی من بوو منیش وەختێک دیم حیزبی چەپ کە زۆر ناحەساب بوون واقعاً ئەو کارەیان کرد بەڵام هیچ ئیدعایەکیان نەبوو لە خصوصی سازی کە حیزبی چەپ منی لەگەڵم 26 ساڵە حەدی ئەقل 15 ساڵی لەو
26 ساڵە دەیکوت ئەمن دژی خصوصی سازیم یعنی ڤێلفەرد و ئەمن و ئاسایش نابێ خصوصی سازی بکردرێ ئەوە یەکدانە مەسلەی زۆر ئیدئۆلۆژیک بوو بۆ من کە هیچ لەبیرم ناچوو وەلی منیش کتم فرسەتە کە حیزبی چەپ هیچ ناڵێ منیش وەکو تاکە کەسێک دەنگی خۆم بە خۆڕایی نادەم دەبێت شتێک وەرگرم ئیمتیازێک وەرگرم ئیتر لەبەر ئەوە ئیعلامم کرد هەر ئەو ڕۆژەش کە دەوڵەت ڕووخا ئیعلامم کرد کوتم ئەمڕۆ دەنگی من زۆر مهم نییە بەڵام لە پێکهێنانی دەوڵەتدا من وازانم دەنگی من زۆر گرینگە بۆی دەوڵەت پێک بێ لە ئەسڵیشە هەر وای لێ هات ئەوە هەمووتان خۆتان ئاگادارن کە تەواوی مێدیای سوێد لەسەر من بوو ینی من ئیجازم نەبوو نەفەس بکێشم تەواوی مێدیاکان بە سەدان ژورنالیست هەر سعات زەنگی لێ ئەدا چیەکەی نەزەرت چییە جا لەبەرەوەی منیش تەزمیمم کرد کە چەندانە خاڵ هەڵبژێرم هەشدانە خاڵم هەڵبژار کە زۆر مەسلەی سەرەکی ئەوەی کە خصوصی سازی لا پسیقان نقطەی نۆ یانەواژانی کە پێکیان هێنا بوو ئەو دەوڵەتە ئەوە بوو کە خصوصی سازی ئیدامە بدرێ من کوتم دەبێ ئەو نقطەی نۆ ئەوە دەبێت لا بچێت ئەو خاڵە من دژیم ڕێی نادەم بە ستێفان لوێن ئەگەر ئەوە ببێت هیچێکی ژەوە بوو کە مەسلەی بازنشستەکان ئەو پوڵی ئەوان زیاد بکردرێ ئەوە توانین پە 600 کڕۆنیان بۆ زیاد بکەن لە مانگی سپتامبرەوە بۆ ئەوانەی کە زۆر فەقیرن 600 کڕۆن ئیزافیەکەن ئەوە ئەمێنێتەوە کاتێک کە ئەبێ بودجە تعین بکرێ لە پارلمانی کراوەوە قەولیاندا چونکە سوسیال دموکراتیش بوو خۆیان لە ئەسڵا لە کۆنگرەیاندا و تەسمیمیان هەیە بەڵام نیان نەوێرە ئەو کارە بەڕێوە ببن لەبەر خاتری حیزب ڕاستەکان باشە ئەو شتانەی وا ئێوە لەوێ پیشنیارتان داوە ئەو نۆ خاڵە ئەو جۆرەی کە من ئاگدارم هەموو نۆخاڵەکە لەسەری ساخ نەبوونەوە بەڵکو دوو خاڵ لە خاڵەکانی تۆ قبول کراوە بەڵام چەنێ نۆدانە خاڵ قبول کردراوە دوو خاڵ قبول نەکردراوە ئەو دوو خاڵەژەوە بە عکسەکەیەوە تۆکتە دوو خاڵ ئەو دوو خاڵە مەسلەی بوجێتە من لەگەڵ ئەوانن ڕۆژی ئەوەڵ دەوڵەت دەڕوخێ و ڕۆژی دووەم دەوڵەت پێکدێن ناتوانێت ئەتۆ منیش ئەوە دەزانم ئینسان لە سیاسەتە ئاوایە دەبێت استراتێژبی دەبێت بتوانی هەر قسەی ئەتۆ نەبێت هەرچەند زۆر بژزانی زۆر خراپە بۆ خەڵکی و ئەم وڵاتە بەڵام من بە تەنیام خۆ حیزبێکی ژنیم زۆر من پێشم سیر بوو سوسیال دموکراتی نۆ خاڵیان لە من قبول کردووە ئەویش ئەو دوو خاڵی کە نەیانتوانی ئەوە بڵێن ئێستا مەسلەی ئەوەیە کە ئەوانەی ناویی حقوقیان لەبان 800,000 کڕۆنەوەیە سکاتی زۆر نادەن زۆر پۆڵ ماڵیات نادەن نزیکی 10,000یان بۆ گەڕێتەوە لەگەڵ کەسێک کە مەسەرەن بڵێن حقوقەکەی 40,000 30,000 جا من دژی ئەوەم دەڵم دەوڵەمەندان دەبێ زۆرتر ماڵیات بدەن نک بە عکسەوە مەسەلەن ئێستاخانەی لەوانەی کە بازنشەستن دووبل سکات دەدەن ینی دووبل ماڵیات دەدەن دەڵم من ئەیچێک لەوانە کە قەولیان داوە لە 21 ژانیوەی ساڵی 2023 حتمما ئەوە لا ببن ئەوە یەکدانە خاڵەکە حتمما کوتیانت ئەوە ژلا دەبێن ینی چونکە مەسلەی اقتصادیە دەبێ شتایەکی کە بێنن بە جێگەی و مەسەلەن ئێستا بانک سکات ماڵیاتی بانکەکان بیدەن 5 میلیارد هەموو ساڵێ بەڵام بەداخەوە ناچێت بۆ ئەمن و ئاسایش دەچێت بۆ میلیتار و دەچێت بۆ ژاندارم ئەوە زۆر خراپە بەڵام ئێوە ئەو شتانەوە هەم لە ناو خاڵەکانە باسان کردووە هەم دەور و نەخشتان لەو مدەتا وەکو پارلمانتاریست بوون لە لایەکی تریشەوە ئێوە بۆ خۆتان هەڵسوڕاوی سیاسین هەم بە پێشینەتان هەم بە ئێستایشەوە هەڵسوڕاوی سیاسین لە ئێران و لە کوردستان لەو بابەتێشە پێم خۆشە بزانم دەور و نەخشی ئێوە وەکو هەڵسوڕاوێکی سیاسی بۆ دەستگیرکردنی فعالینی هەڵسوڕاوانی سیاسی یا بۆ زەبروزەن کە خراوەتە سەر هەڵسوڕاوان کرێکاران یا ئەو شرایەتەوە هاتوۆتە پێشەوە لەو بابەتەشەوە ئەگەر بکرێوە کورتی دەور و نەخشی خۆتمان پێ بڵێ ئەرێ دیارە خۆ من تاکە کەسێکم بەڵام هەر تاکە کەسێک نیم هەر ڕزوێکی فەرقەکەوە چەند ڕزوی تریشەن پارلەمان کە لەگەڵ حیزبەکانیان نەماون ئەوانە هەر لەوێ هەن بۆی کە حقوقەکە بگرن بەڵام هەمووی خەڵکی سوێد منە ناسێ
تقریبا چونکە لەم ماوەدا زۆر ئەوە نییە کە ئیسلامیەکان هێرشیان بۆم هێناکە حیزبی چەپ هێرشی هێنا بوو هەموو ئەوانە لە مێدیادا تۆ ڕزوی پارلەمان بێ هەر بجوڵەیەوە لەسرت دەنووسن هەر لەبەر ئەوە جا بەخۆشیەوە ئەم 13 ساڵێک کە عزوی پارلەمان بووم هەرگیز هیچ نقطەیەکی وەها نەبوو لەسەر ئەمن جا هەر بۆیە زۆر حساب لەسەر ئەمنە کردرێ و خۆشم زۆر بۆم مهمەکە ئەمنێک کە دەنگێکم لەوێ فقط دەنگی خەڵکی سوێد نیم لە خەڵکی سوێد منزورمەی خەڵکی وڵاتانی تریشی تێدایە لە تیگریایی لە ئەتیوپیەنەوە کە لەوێ شەڕ هەیە و ژنان و مناڵان لەوێکانە کۆیلەکانی شەڕ ئەوانن هەتاوەکوێ فەلەستین و کوردستان و ئێران و تورکیە و چوزانم میۆمار کە لەوێکانە ئەو مسلمانانەی میۆماریش کە زووتر پیانە گوت بورما ئەو وڵاتە لە هەموو یەوانە هەتا لاتین ئەمریکا و خەڵک ئینتزاری هەیە و من کۆنتاکتم هەیە هەتا ڕۆژاوا و هێدەپێ لە تورکیە و کرێکارانی ئێران هەر بۆ نمونە ئەوەی کە من چیەکە محمودی ساڵحی و هاوڕێکەیان دەستگیر کرد ئەمن فەوری لە پارلەمان باسم کرد دیارە دوای هەفتەیەک 2 هەفتە ئازاد بوون هەرچەند ئەوە دەیان جارە ئەویان گرتووە منزورم ئەوەیە من لەم چەند ساڵە لە پارلەمانی سوێد هەر حرەکەتێکی ناشرین و دژ ئینسانی بە کرێکاران بە ژنان بە محەسڵان بە کرێکارانی نەفت لە ئێران بە هەر نوع چشنە زوڵم و زۆرێک وە چوزانم لە کوردستان ڕوویداوە من لە وڵاتی سوێد کتومە کە وڵاتی سوێد رابطەی هەیە لەگەڵ ئێران مەسەلەی اقتصادی بەندوبەستیان هەیە و ناتوانێ چاوپۆشیکە لە ئەو مەسەلانێکە لە ئێران و لە کوردستان و یا لە تورکیە و لە وڵاتانی تر ڕوەدا جا هەر بۆیە من بەخۆشیەوە دەمەوێت ئەوە بڵێم توانیمە کە دەنگی زۆر کەس بم کە چ لە وڵاتی سوێد کە ئەو دەنگەیان خۆیان نییە و من ئەو دەنگەیانم هەر بۆ نمونە ئام 4 ڕۆژە من نزیکی 2800 ئیمەیلم فقط بۆ ئیمەیل هاتووە جا ئەوەی کە لە فەیسبوک و لە ئینستاگرام و ئەوە خەڵکە قەد من ناناسێت زۆرتر دیان کود ڕقمان لێت بووە کە تۆ خارجی وە لە دوێنێتە لە پارلەماندا کە قسەم کرد دەڵێ ئێمە ئایدۆلۆژیەکەتمان قبوڵ نییە بەڵام زۆر خۆشحاڵین کە ئەتۆ لە وڵاتی سوئێدی زۆر خۆشحاڵین شاید 5-6 کەس کتویانە بڕۆ لەو ڕاستیستانە ئەتۆ چی لێرە توی کوردمان ناوێ ئەتۆ بۆی کە ڕێیمدا بە ستێفان لوێن کە دەوڵەتم هێنایانی ئاوایە تۆ لە وڵاتێکدا لە هەرچکوێیە کە سیاسی هەموو کەسێک لەگەڵن نییە دەبێ ئامادەی ئەوە بی کە زۆر کەسیش ڕەخنەی لێتەیە منیش هەر ڕەخنەیە کە ڕەخنەیەکی بە قەولی سوێدە لە ساکلیگە کە ئەوەیە کە تۆ سازندەیەکی دیاری کراوە بەڵێ کە شتی ناشیرین بە یەک ناڵێن و ئەوە من حازرم وەجات کوردی لە فارس بیڵێت سوئێدی چه هەر کەسێک بەڵام لەوەدا ئاوایە تر سیاست ئەتۆ هەمیشە ناتوانانی کۆنتترۆلت بەسەریدا ببێ هەمیشەش ناتوانانی بڵێ قسەی من قبوڵە و هەمووی ئەو کەسانەی تر غەڵەت دەکەن ئەگەر حتا قسەکانیشیان قبوڵ نەبی تۆ مەجبوری من ئەو هەموو کارە ئەیکەم لەسەر کرێکاران لەسەر ژنان لەسەر چوزانە مەسەلەی کورد ئەقلیەتەکان لە ئێران لە وڵاتانی تر وڵامی دەوڵەت بە من قانع ناکە بەڵام بۆ معنایە نییە کە من کۆڵ بدەم بۆ معنایە نییە کە مەسەلەن ئێستەکانە کە ئێران یەکدانە کەسی دەست خوێناوی بۆتە پرەزیدنتی وەکو ئیبراهیم ڕێسی ئەوە من دام ناوە کە ئێستا دەوڵەت پێکاتوێتەوە بنووسم بڵام ئایا حازرن لەگەڵ هەمچنین کەسێک دانیشن دەست لێگدەنەوە حازرن ئێوە داوا بکەن کە ئەوە ئینسانێکی ئاوا دەبێ بناسرێت وەکو کەسی کە بە کۆمەڵ کوشتووە ئەو هەموو ئینسانە باش و ئینسانە سیاسی کە لە ئێران ئیعدام کردرا لە توولی ئەم 30 ساڵی ئەخیردا بەدەستی کەسی ئاوا بووە بە فەرمانی کەسی وا بووە یعنی ئینسان نەتوانێت ئەو دەنگانە هەڵبڕێ ئەوە بەشێکی زۆر لە کارەکانی منە چونکە من ئینسانێکی مارکسیستم من ئینسانێکم قەت لە بیرم ناچێ جێگە و ئینی خۆم کە ئەندامی کۆمەڵم و هەربووم و هەشم هەتاوەکوێ بمێنم بە خااتری ئەوەیە من پێم خۆش بەس قەزا لەو بابەتەوە پرسیارتان لێ بکەم ڕابردووی ئێوە چێنێ تەئسیری بووە لەسەر ئەو
هەڵسوڕاوانەی وا ئێستا لە وڵاتی سوێدتان هەتانەوەکو هەم وەکو پارلمانتار و هەم وەکو کەسێکی هەڵسوڕاو لە وڵاتە چنێ تەسیری بووە لەسەرتان؟ دیارە هەر ئینسانێک پۆتەنسیەلی خۆی هەیە، خۆ زۆر لە هاوڕێیانمان هەن لە هەموو وڵاتانی تری ئوروپا. من ناتوانم ئەو مقایسەکەم، هەر کەسێک بە هینی خۆی بە ئینترەسە و بە بیر و باوەڕ و چوزانم بە ئەوەی خۆی من حاضر نەبووم مەسەلەن ژیانێکی عادی پریڤاتم ببێ هی خۆم، بەڵام هەمووم لە پای سیاست و لە پای خزمەت بە خەڵکی ترداناوە. هەر کەسێک نوع پریۆریتێرێکی هەیە، من پێم وابێ تەسیری زۆر هەیە. معلومەکە ئەگەر کۆمەڵە نەبووایە هیچمان لە ئەم وڵاتانە نابووین، ئەگەر کۆمەڵە نەبووایە هیچ وەختێک ژنی کورد لە ئەوەڵەوە نەی ئەتوانی لە ڕێزی خەباتدا ئابە و شێوە ببێ. خۆ کۆمەڵە ئەوە هیچ شتێکی تێدا نییە کە بۆ من ئولگو بووە و هەمیشە ژیانی من ینی ئەگەر بەشێکی زۆر کەمی وەکو منداڵی لە دی تورجان بوو. من 13 ساڵ و نیو بووم کە جمهوری ئیسلامی دەیویزە من ئیعدام بکە، من هاتمە دەرێ ناو کۆمەڵە. دیارە تەسیریەوەی هەیە، بەڵام ئەوەی لە خودی ئوروپا ئینسان ناتوانێت مەقایسانە بکە چۆن بووە. من دڵنیام تەسیری هەیە، دڵنیام و بیر باوەڕە تەسیری زۆر هەیە لەو سەرەوەی کە ئینسانەکان بەعزێ کەزە گۆڕدرێ بە نوعێکی تر، بەڵام من هەر لەسەر و بیر و باوەڕی خۆم هەم کە بە جامعەی سەرمایەداری و بە نائەداڵەتی و بە قانونی دژی ئینسانی و بە قانونە هەیە کە ژیانی فەقیرترەکە، ژیانی پیر کە خراپە نەخۆشرەکە. من ئەوانەیە وای کرد لە من کە کوتم بە ستێفان لوێن و بە سوسیال دموکراتی دەنگی من نادرێ بە دەوڵەت ئەگەر ئێوە لە پای ئەوە نەوێستن. ئێستاوە هەم قولیانداوە و حتمما هەر ئێسمسیان بۆ کردم کە لەگەڵ تۆ قساکەم دەڵێ ئەو لایەحانەی کە تۆ دەدویست خەریکین دەی نووسین، هیچێک لەسەر خصوصی سازیە کە لا بچێتی چێکیش لەسەرەوەی مەکتەبی ئیسلامی و مەکتەبی مەسەبی دینی مەسیحی و ئەوەیە کە نزیکی 70-80 مەکتەب هەیە دایانناو بۆ مناڵان. منەمەوە لا بچێ دین. من حاضرم هەموو کەس دین بخوێنێ بۆی کە فێر بێ لە مەکتەبی لە جێگەی تر، مەدرسەی قورئان و مەدرسەی ئینجیل و ئەوە نابێت. من بخۆم حاضرم لە هەموو دینەکان بخوێنم بۆی فێر بم، بزانم ئەڵێن چی، دوایی کە ئینسان بەحث و جەدەلی کرد کە بزانێ. یعنی ئینسان ئەوانە زۆر مهمە کە بۆ داهاتوی کوردستان و ئێرانیش ئێمەمانانێک کە سیاسین دیارە مەقایسەی ئەم وڵاتانە لەگەڵ یەک خەتقە ناتوانانی بکەی. لە وڵاتی پێشکەوت و شەڕیتیانە بۆ ئەوێ مەسەبی نییە هەتا لەگەڵ ئێران، بەڵام ئێمەمانانێکی کە سێکولار و سوسیالیستین و وی خەباتمان کردووە لە ئەوەدا ئەم شتانە زۆر دەستکەوتی هەیە کە ئینسان فێرە بێ لێرە یا ئەوەیە کە بەڕێوەی دەبا. لە هەموو شتێکەوە مهمترە کە تۆ مەتانەت و احترام بۆ کەسانێکدانی کە مخالفینی تۆن. ئەگەر ئەو احترامە نەبێ هیچ وەخت تۆ ناتوانانی چاوکە من دوێنەکە ئەو هەمووە لە مۆدراتەوە حتا ڕاهبەری مۆدراتەکان و ڕاهبەری کریس دموکراتەکان لە وەختی قسەیان کرد کوتیان ئێمە کڵاوەکەمان بۆ ئامینە دادەنەوێنین کە توانیوێتی بە تاکە نەفرێک ئەو کارەکە ئیرۆنیسک بێ یا ئەوەی کە ئیرونیک بێ یاوەی کە خۆیان هێنیان بێواقعان بۆ من مهمە. دەیان هەل بە تویتر ئەکسەریان بە تویتر کوتیان هیچ کەسێک تایسە لە سوێد ئەوە نەبووە. دیارە تۆ احترامدانن بۆ یەک شەخص وەکو ئەتۆ کە خارجی لە وڵاتێکی ترەوە هاتووی لێرە پەروەردەی ئێرەنی ئەوە زۆرە ژنی ینی بزانە لە حتا لە حیزبەکانی خۆمان کە زۆر چکولن لە چوزان لە دموکراتەوە تا پێکاکە کۆمەڵە تەواوی ئەوانە دەبێ ئینسانەوانە فێر ببێ. ئەمانە وەکو ئێمە ئیدئۆلۆژیەتەن لەگەڵم کەسانە نی وەلێ دەزانی کە احترام دادنن بۆ ئەوەی کە تۆش احترام دادنی بۆیان هەر لە قسەکانیشم داوتم. یعنی زۆربەی ئەو کارە سیاسیانە تۆ دەتوانی بیکەی بۆ فقط ئەوەی کە تۆ بڕێک کۆتابێ و ئیجازە بدەی بە خەڵکی تریش کە ئینتقادە لێ بگرن، ئیجازە بدەی کە ئەکسەریەتیش حەقی هەیە ئەکسەریەت لێرە دەیباتەوە. بەڵام لە قانونی پارلەماندا ئاوایە لە قانونی ئەساسی سوێدا یەک دەنگە و بۆیە دەنگی من زۆر مهم بوو کە دەوڵەت پێک بێنێ یا دەوڵەت بڕوخێنێ.
بەڵێ ئێوە بچینەوە سەر مەوزوعەکە ساڵی داهاتوو انتخاباتی دیسان پارلەمانی سوێدا و دیسان هەموو حزبەکان بۆ خۆیان دێن و بەرنامەی خۆیان پێشکەش ئەەکەن و هەڵبژاردن ئەبێتەوە لە سوێدا تاکو ئێستا کە لەگەڵ حزبی چەپ نەماویت وەکو سربەخۆ وەکو سوسیالیستێکی سربەخۆ لە پارلمانە هەڵسوڕانت بووە بۆ دەوری داهاتوو چۆن ئەتانەوێ بەشداری بکەن یا بتانێ بێنەوە پارلمانیا بەرنامەتان چییە؟ ڕاستە دەوێ من ئەوە دەبێتە سێ دەورە بەرنامەی هەر ئەوەم نەبوو لە حیزبیشدا بوومایە کە خۆم انتخاب بکەمەوە چونکە من پێم وا بێ ئەگەر لە حیزبێکدابی ئینسان ئیجازە بدا کەسانی تریژ بێن ئەو تەجروبانە خەڵکی تریژ بیکە ئینسان هەمیشە سیاسیە و خەباتی خۆی دەکات لە ناو خەڵک و لە ناو ڕێکخراوەی مەدەنیدا من پێم وا بێ وڵاتی سوێد احتیاجی بە حیزبێکی چەپ و پرۆگرسیڤ و رادیکاڵە چونکە حیزبی چەپ زۆر بەرەو ناوەڕاست شووە زۆر ئەوی برژوازی بوو یەسەکانە هەموو سەرکردایەتیەکەی یەکدانە مناڵی تەبەقی کرێکار و زەحمەتکێشی تێدا نییە هەمووی لە تەبەقەی متەوەستە من لەگەڵ حیزبی چەپ دژایەتی ئایدۆلۆژیم بوو و هەر بۆیە نەحازرم ڕێی پێ بدەم لە پارلەمانە شاید لە کومونەکاندا کەسی باش ببێ ڕێی بدەم بەڵام لە پارلەماندا ئەو تەجروبەی 13 ساڵەیانم هەیە کە قەت حاضر نەبوون مثلەن یەک ڕەخنە لە ئێران بگرن ئەم 8 ساڵەی ئەخیر یەک ڕەخنە لەسەر حیجاب و لەسەر مەسەلەی ئەوە تەنها لەسەر HDP کە زۆر باشە و کاریان کردو بەڵام یەک جار لەسەر کوردی ئێران لەسەر ئەو هەموو مەسەلەی دژ بە ئینسانیە لە ئێران ڕوو ئەدا ئەوانە حاضر نەبوون بە خااتری ئەوەی چەندانە کەسیان لەگەڵە لەسەر کردایەتیدا خودیان ئێرانین حاضر نەبوون قەت حتا ڕەخنەکانی من لە ئێران دەیگرم کتویانە ئەوە هی ئامینەیە سیاسەتی ئامینە ئێوە قبول مەکەن بە ئێرانیەکانی کە زۆر ڕاستن لێرە ینی من بۆیە حاضر نیم نەدەنگی پێ بدەم نەکە بڕۆمەوە لەگەڵی ئەو حیزبانی تری وەک سوسیال دموکراتی حاضرن حتا پۆستی زۆر چاکیشم پێ بدەن هەر لە پێرەکەوە زۆر هەر ڕۆژاتیمەتە دەری کوتیانە کتومە من ڕۆژێک بووم بە سیاسی حاضر بووم لە پێشمەرگەدا گیانی خۆم فیداکەم بە خااتری ئەقامەت و بە خااتری موقعیت و ئەوە نییە من حاضر نیم هیچ وەخت ئایدۆلۆژی و خوهینی خۆم بفرۆشم بە ئەوە ئەگەر ئێوە زۆر چاک بوون ئەگەر حیزبی سوسیال دموکراتی 20 ساڵ لەوە بواە حیزبی چەپی ئەمڕۆکە وەکو 10 ساڵ بەر لەوەی سوسیال دموکراتی وایە کوتم ئەوە شتێکی تر بوو بەڵام ئایسا پێم وابێ وڵاتی سوێد احتیاجی بەوەیە یەک حیزبی دروست بکردرێکە مدافعی تەبەقەی کرێکار و زەحمەتکێش بێ بۆ ئەوەی ئەوانن ئەمڕۆ دڕێ ئێدەن بە حیزبی سواری دموکرات کە نژاد پەرستن یعنی ئەوانە خۆڕاستی نین چونکە ئەم حیزبانەی تر وایان کردووە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و هەژاریان لەبیرچووە ئەوانن دەنگەدەن خۆ خەڵکی هەژار نییە دەنگەدە خەڵکی دەوڵەمەند نییە زۆربەی ینی شاید 4% خەڵکی دەوڵەمەند بێ بەڵام تەواوی خەڵکی هەژارە هەر وەکو لە ئەردوغان و لە وڵاتەکانی تریش خەڵکی فەقیرەکە دەنگەدا بە ئەم دەوڵەتانەی کە ئاوا زۆر وەکو ئێران ڕاست و ئەوەن لە وڵات بەداخەوە ئاوایە من معمولەن ئەوە دەڵێم بۆ دەشمەوێت لێرە بیڵم یەکدانە لیبرال و هێن حاضر نییە حاضرە هەزاران کرێکار بەشێن خۆیدا ببا بەڵام یەک کرێکار هەتا ئێستا مۆفەق نەبووە کە 20 دانە لیبرال و برژوا بەشێن خۆیدا ببا ئەوە مشکلەیەکی گەورەیە ئێمەمانانی چەپ قەت حاضر نەبوون قبوڵیکەین بەڵام لەم وڵاتەدا من تەواوی گوندەکان دەچم شارەکان دەچم بینیومە کە یەکدانە کەسم نەدیوە کە زۆر باڵا بێ چوزانم خوێندنی زۆر باڵای بێ کە حاضر بێ دیفاعکە لە سواری دموکرات ئەوانە دەنگەدەن بە لیبرالەکان و بە ئەوە بەڵام ئەوەی کە هەژار و زۆر هەژارە دەنگەدا بە ئەوە مشکلەیەکی گەورەیە کە چەپ نە لە وڵاتی سوێد نە لە وڵاتانی تر حاضر نەبووە ئەم لێکدانەوە بکە بۆ دەبێ ئاوا بێ بۆ دەبێ مەسەلەن خەڵکێکی هەژاری زۆر بە خااتری هەژاربوونی و دەستنەڕۆشتنی نەتوانێ مەسەلەن لە کاری سیاسیدا دەخیل بێ و ڕۆژێکە دەستاوەردەکانی کەمە بێتەوە لە قینە بڕوا ڕێی بدا بە حیزبێکی ئاوا لە جێ ئەوەی کە خۆی
یەکگرتووکە لەجێ ئەوەی کە خۆی چزانم بکات بە هێزێکی قەوی سیاسی من دەمەوێ ئەو کەلتورە لێرەکانە لەجێ بخەم و هیوادارم بتوانین ئەم بەحسانەژ لە تێوێ کۆمەڵە و چزانم لەم بەرنامانەدا بکەین ئایا بۆ ئاوایەکە ئەو هەموو مەسەلەن لە ئێراندا کە بێنین ئەوە بڵێن لە ئەو هەموو ناڕەزایەتی هەیە ئەو هەموو ئەکسەری خەڵکی ئێران لەگەڵ دەوڵەتی ئێران نییە ولی باز ئەو دەوڵەتە ماندگارە ئەو نوکتە ئیشارەتان پێکرد نوکتەیەکی بەڕاستی زۆر گرنگە ئێستێژ لە ناو نخبەگانی یا سیاسی و نەوانەوە هەڵسوڕاوانی سیاسی خەریکە بە مەسلەیەکی گرنگ کە لە هەموو ئاڵ و گۆڕانە وایە ئێستا لە بەتایبەت بۆ بڵێن نمونەیەکی وەکو ئێران ڕووەدات چەپ زۆر کەم جێگە و پێی دیارە و کەم توانیویەتی لەسەر ئەو حرکاتە کە لە ناو جامعا هەیە و خەڵک معتەرزن تاسیرێکی ئاوا ڕاستە خۆ دابنێ کە بتوانێ هدایەتیان بکە بتوانێ ڕێکیان بخاوە بەسەرکەوتنیان بگەێنێ ئەوە بەحسێکی زۆر کراوەیەوە بە نەزەرێ من ئەوە مربوط فقط بە ئێرانیش نییە و زۆرەوە خۆشتان ئیشارەتان پێکرد مربوطە بە وڵاتانی تر ئێستا کە نمونەیەکی مەسەلەن باشوور بێنینەوە بەهۆی هەرە و چۆن بڵێم سەرنەکەوتنی حزبە بەشێک لە ئەحزابی کۆن و جێکەوتوو لە کوردستانە مەیدان دراوە بە ئیسلامیەکان بێنە پێشەوە بتوانن ئەوان بە دەمڕاستی خەڵک و خەڵک ڕای خەڵک بەلای خۆیان ناڕاکێشن بەڵام پرسیارەکەی من لەسەر بۆ خۆتانە بۆ داهاتووی ساڵی داهاتوو کە انتخاباتەکرێ ئایا دیسان ئەتانەوێ خۆتان ناوبژێر بکەن بۆ ئەوەی لە پارلەمان نابەشداری بکەن ئایا ئەکرێ ئەوە وەکو تاکە کەس بێت دەکرێ وەک تاکە کەس بچێ لیستەوە مەسەلەن من ئاسەکانە لیبراڵەکان یا حتا لە حیزبی چەپیشدا ئەوە هەیە کە تۆ عزوو نەبی لە سوسیال دموکراتیدا هەیە لە حیزبی ژینگەدا بەڵام ڕاستت دەبێ من حاضر نیم بچمەژێر چەتری هیچ حیزبێکەوە کە ئایدۆلۆژیەتەن لەگەڵی اختلافم هەیە ینی اختلافی زۆر زۆریش نەک اختلاف سادە جا هەر لەبەر ئەوە نا من خۆم 5 ساڵ و نیو ئونیڤەرسیتێ چوم دانشگا چوم خۆم کاری خۆم هەیە خۆ من لە جێگەی خۆم لەو جامعەدا هەیە دەتوانم بە نوعێکی تر ئەوە بکەم فشار بێنم بۆ سیاسەت مەداران لە وڵاتی سوێد ئاوایە باوەڕکە قدرەتە زۆرترە ئەگەر لە یەکگرتووبی خۆت لە ڕێکخراوی مەدەنی دابی کە فشار بێنی سەر دەوڵەت هەتا ئەوەی لە حیزبێک دابی ینی من دڵنیاتان دەکەم لە 2019ەوە کە لە حیزبێک دانیم 1000 بەرابەری ئەو 12 ساڵەی ناو حیزبمدا کارم زیاتر کردووە هەر کەسێک بیەوێ لە سوێددایە لە وڵاتی دەرەوە دەتوانێت بچێت لەسەر سایتی وێبی پارلەمان بڵێ ئامینە چی کتووە چی نووسیوە باشە هەوڕێ ئامینە من پرسیارێکم هەیە ئایا ئەوە مربوطە بە ئیدئۆلۆژیە و حیزبانە یا پێتان وایە فعالیەتی تاکە کەس باشترە تا فعالەت بە شێوەی ڕێکخراوەی نا من پێما زۆر مهمە کە تۆ بە ڕێکخراوە بی بە نظرم زۆر ئەوە من خۆم هەمووی مێدیاکانش کتومە خۆ من خۆم ئەوەم نەمدەویست بە تاکە کەس حیزبەکەی کە من تێدا بووم حاضر نەبوو ڕەخنە بگرێت لە ئیسلامی زۆر تونڕەو دەزانی لە ئیسلامی زۆر تونڕە و کە لە دەچون لەگەڵیان دەستیان خستە ناو دەستی یەک کە دژی کەسێکی وەکو ئەمن و ئەو دەستاوەردانی کە ئێمە خەباتمان بۆ کردووە لە وڵاتانی خۆمان لێرەکانە ئەوە نییە هەریێستا هەمووی وڵاتی سوێد و قسە دەکات کە من 6 ساڵ 5 ساڵ لەوە بەرکردم کە حیزبەکەی چەبیە ستەش حاضر نییە قبوڵیکە معلومە دەستێک بە تەنیات زۆر کەم کارە دوو دەستەکە بەیەکەوە من قەت ئەو تەک نەفەریە ناکەم بەڵام من منزورم ئەوەیە کە مەدان هەیە کە تۆ خۆت تەنسیەلەتە بێ ئەو بیر و باوەڕەت هەبێ بزانی چۆن کارەکەی دەتوانی مەسەلەن حیزبی چەپ یەک خاڵیشی نەتوانی مەرجێکدا بنێ من 8 مەرجمدانا 9 دانم وەرگرت ئیمتیاز هەرچەند زۆر ڕازی نیم بەڵام لەسەر ئەوەی کە تۆ یەک تاکی زۆر ڕازیم بە خااتری دەتوانی کۆڵ نادەی کۆڵ نەدەرنی بەڵام بازم من پێم وابێ لە حزبدا لە ڕێکخراوەدا زۆر گرینگە ئەتۆ
بە یەکەوە بتوانی هاوکاری بکەی بۆ ئەوەی ئاڵوگۆڕێکی بنەڕەتی پێک بێنی لە جێگەیە. بۆیە من عەرزیشم کردی من حاضر نیم لەگەڵ ئەو حیزبانە بم، بەڵام زۆر کەس ئەڵێ بە حیزبێک دروستکەین کە بۆ ئەو چینی کرێکار کە هەم سوسیال دموکراتیم حیزبی چەپ لە بیری چووە یەسەکانە لە شارە گەورەکان ئەو خەڵکی باڵای سوزانم ئەوەی کە مێدل کلاس برژوازی تەبقی برژوازیان زیاتر لەگەڵ چوەک ڕێیدان مەسەرەن لە سوێدرماڵمی ستۆکۆڵم هەمووی لەگەڵ حیزبی چەپە لەم منتەقەی منم کەسی لەگەڵ نییە. ئەم منتەقە کاوی خارجی نشینە، خەڵک هەژارە، خەڵک فەقیرە، ژن کارەکە کە مەسەلەن حەق دەستەکەی شاید 20,000 بێ، بەڵام هی ئەوان لەوەکانە کەمکەمەکەی 35,000 ئەوانە ڕێیەدەن بە حیزبی چەپ. جا من بۆی لەگەڵ حیزبانە نیم کە حیزبی برژوازیە. زۆر سپاس ئامینەی کاکە باوە بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا. هیوادارم بتوانین لە دەرفەتێکی تریژە حتمما لەسەر مەوزوعاتی ئەو ڕۆی هەم کۆمەلگای سوێد و هەم لە ئاستی نێودەوڵەتی شاپێکەوە دانیشتنمان ببێت و پەیوەندیمان ببێ. سپاس بۆ ئێوەش و زۆر زۆر ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایە. زۆر زۆر مەمنون، کاتوساتێکی خۆش. بینەرانی خۆشەویست بەو جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی دیالۆگ. هەتا دیالۆگێکی تر ماڵەوە.